بەڕێوەبەرایەتی چاودێری و بازرگانی سلێمانی بڕیاریدا نرخی نان هەرزان بکرێتەوە. بەهۆی دابەزینی نرخی ئارد لە سبەیەوە بڕیارەکە جێبەجێ دەکرێت. نرخی هەر فەردەیەک ئارد نزیکەی 8,000 دینار دابەزیوە. لە بەیانیەوە 8 نان دەکرێتەوە بە 1000 دینار و گوتکی هەویر لە 80 گرامەوە دەکرێت بە 100 گرام. ئەو نانەوەخانەشی کە 6 نان دەدەن بە 1000 دینار دەبێت گوتکی هەویرەکەیان 125 گرام بێت. لەبەرەوەی نرخی ئارد دابەزینی بەخۆوە بینیوە کێشەکان زیادکەنەوەکو جاران بۆ نمونە ئێستا کە پێش ئەم کۆنگرەیە کە کردمان نرخی فەردەیە ئارد بە 51,000 دینار بوو لە ڕۆژانی پێشوودرا و ئێستا نرخی ئارد بۆتەوە بە 41,000 بۆ 42,000 دینار و کێشی سەمون و گونک و کێشی ئارد و کێشی گونک و لەگەڵ ئەوەی کە بۆ سەمون و بۆ نانەوەکانە بوو لە 80 غرامەوە ئەیکەنەوە بە 100 غرام 8 نانە بێتەوە بە 1000 دینار و ئەوەی کە 6 نان بە 1000 دینار لە 125 غرامەوە بێتەوە بە لە 100 غرام بە 125 غرام لەمڕەوە یان لە بەیانیەوە نرخی ئارد نرخی نان و سەمون بە شوێکی بەرچاو بەرزبوونە دابەزین بەخۆوە بینێ 8 نان بە 1000 دینار بە کێشی 100 غرام و 6 نان بە 1000 دینار بە کێشی 125 غرام و سەمونش بە هەمان شێوە چەندەها جۆرمان هەیە بۆ نمونە 8 سەمونمان بەیە بە 1000 دینار 16 سەمونمان هەیە بە 1000 دینار 10 سەمونمان هەیە بە 1000 دینار ئەوانە کێشەکانی دیاری کراوە لەلایەن خۆیانەوە. نانەوەخانەکان ناڕازین لەو بڕیارە چونکە دەڵێن وەکو پێویست نرخی ئاردا نەبەزیوە نرخی غاز و گاز و کارە باش گرانە بەڵام لە بەردۆخی خراپی هاوڵاتیان بە بڕیارەکە ڕازی بوون. چاودێری بازرگانی و ئاسایشی خۆراکی سلێمانیش لە کۆبوونەوەیەکدا بە خاوەن نانەوەخانە و سەمونخانەکەیان ڕاگەیان هەرکەس بە بڕیارەکە ڕازی نییە دەتوانێت نانەوەخانەکەی دابخات. ئێمە بەڕاستی خۆتان باشەزان هەم بەوەی شەڕی ئۆکرانیا و رووسیاوە سەری گەنم و ئارد و ئەوانە هەم عالەمی بەرز بوو ئەوە بوو کە ئێمە داوای لێبردن لە هاوڵاتیانیشەکەین کە پێشتر ئەو سەعرە و ئەو وەزنە وابووە ئێستش بە پێی توانای خۆمان ئینشاڵڵا وەزنەکان بتوانین وەکو پێشتری لێ بکەینەوانێ و سەعرەکانیش هەر وەکو سەعری جاران بێ. پێش چەند مانگێک بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار و گرانبوونی نرخی ئاردی تورکی نرخی نانیش بەرز بوویەوە. ئێستاش لەگەڵ دابەزینی نرخی ئاردی تورکی لە 50,000 بۆ 42,000 دینار نرخی نان جارێکی دیکە هەرزان دەکرێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.